سزادراوانی بادینان قادر نادر چالاکی مەدەنی لە ستۆکۆڵمەوە لەگەڵمان دەبێت سەبارەت بە بڕیاری دادگا کەماوەی 7 مانگە کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی لە دەڤەری بادیناندا دەستگیر کراون و دواتر لە مانگی دوودا لە 16 دوودا سزادران بە 6 ساڵ زیندانی بەڵام تا ئێستا کە لە دوایەم سزا زۆربەی ڕەخنەگران یاخود پەرلەمانتاران هاتوونەتە سەرخەت کە باز لەوە دەکەن لە ئێستادا بڕیارەکەی دادگا سربەخۆ نەبووە یاخود تا چەند دادگاکان لەژێر هەیمەنەی سیاسی ئەماونەتەوە بڕیارەکانیان پەیوەندی بەلایانی سیاسیەوەی من گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم قادر نادر چالاکی مەدەنی لە ستۆکۆڵمەوە هەروەک باسم کرد لەگەڵمان دەبێت کا قادر سپاس بۆ بەشداریکردن لە ناوینی ڕۆژ لەگەڵمان دەبێت سەبارەت بە بڕیارەکەی دادگا سەرنجت چییە لە ئێستادا؟ زۆر سوپاس دیاڵە ئەو بڕیارە چاپەڕوانکرا بوو تا ڕادەیەک لەبەر ئەوەی ئێمە لە 6 مانجی 7 مانجی ڕابردوو ئەسمان پێ کرد ئەو مامەڵەی لەگەڵ زیندانیەکان دەکرێت بەرمونە مەحاجەیان نییە مەحاجە یعنی دیدار پەیوەندی تەلەفۆنی لۆ داعشەکان هەیە بەڵام بۆ ئەوانە نییە شەڕش دەبنی گەورەیان لەگەڵ دەکرێتن و هی بوار نەدرا بە پارێزەرەکانی بگە بۆیە تا ڕادەیەک شتەکە چاوەڕوانکا بوو زایدن عەقڵی سیستەمی دەسەڵاتی سیاسی هەست پێ دەکەین هەمان ئەو عەقڵەیە کە چۆن سەدام بازۆفتی ئەگەر هەمومان کەمێک بگەڕێینەوە دواوە لە ساڵی 89 کاتێک سەدام گوێی لە هەموو ناڕزایەتی دنیا ڕانەگرت بە تایبەتی بەریتانیا کە بازۆفت یەکێک لەو کەسانە بوو لە عێراق خودی شارژنی بەریتانیا و مارگرێت چارچەریش زۆر داوایان لە سەدام کرد کە بەریدا کەچی بە مەیتەوە بە تەرمەوە لە بۆ بەریتانیا ڕا هەمان ئەو عەقڵیەتەیە ئەگەنا هەر کەسێک کە هەست پێ بکاتن ئەو هەموو ناڕەزایەتیە جیهانیە یعنی لە هیچ کەیسێکی 30 ساڵی ڕابردوو ئەو هەموو پرۆتستۆیە نێودەوڵەتی ئاسباڵایە نەبووە کەچی حکوومەتی هەرێمەکو گوتم ئامادە نەبوو مەحاجەیان بدات ئامادە نەبوو واریان بدات تەلەفۆن بکەن ئامادە نەبوو بوار بدە بە شێروانی بستە سەگۆڕی تازەی باوکی یعنی ئەو پەڕی ئینتیقامێکی تۆڵەیەکی سیاسیە لەو کۆمەڵە دەنگە دەکرێتەوە کە ئامانجەکەی ترساندنی خەڵکو و بێدەنگکردنی خەڵکی بادینانە ئەڵێ بڕیارەکە چاوەڕوان کرا بوو بۆچی پێ وایە بڕیارەکە چاوەڕوان کرا بوو پێشتر پێشبینیەوە دەکرا بڕیارێکی وا لەو شێوەیە بدرێت بەپێی ئەوی کە بواریان لە دەوگوتم بە مەحاجەی بە پەیوەندی تەلەفۆن دیارە بە تۆمەتی ئەوەی کڕۆنا گەنا خۆمە ئاگامان لێ خەڵکی دیدار لەگەر ئەو زیندانیانە شتەکاتن یعنی بنەماڵەکانیان دوو کە پارێزەرەکانیان تا ئێستا نەمەلەفیان وەرگرتێ نەتوانیتیانە بگەنەکردنی کە ئەوە ئەبە دوای هەست پێ دەکرد کە ئەو دەسەڵاتە ناوێت هیچ گۆڕانکاریەک بکاتن وزایدن عەقڵی ئەو کابینەی و مەسرور بارزانی لەو چوارچێوەی دەسوڕێتەوە ئەو پرسە هەمومان دەزانین ئەو بەڵگانەی بڵاویان کردەوە لەوە زیاتریان نییە کە هیچ تێدا نەبوو ئەوە بەهێزترین بەڵگەیانە و ئێستا تووشی وەرتەیە کێشەیەکی گەورە بوونا ڕۆژێک ئەڵێن تۆ سەیریان کەن ئێوەش وەکو ژورنالیستێک بدایەت مەسرور بارزانی گوتیوانە هەوڵی تەقینەوەی سەفارەت و شتیاندایە ئێستا ئەمریکا و بەریتانیا بە سیخوڕ بە ئەوە حساب دەکەن لە کاتێکدا هەمومان دەزانین لە دوو یعنی هەل لە نوتیەکەوە پەیوەندی ینی هاوپەیمانەکان ئەمە دەپارێزن هەل لە نوتیەکەوە چەک و تەقەمەنی پارە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا دەدەنە پارتیوێچێتی بە تایبەتی بریمەر هەل لە 2023 هاتووە ملیارە کۆندەیدا بە پارتیوێچێتی خۆ لە مزەکەراتی خۆی نووسیوێتی چەکیان دەدەنێت تەقەمەنیان دەنێت کەچی دێن ئەمریکا و ئەڵمانیا بە دوو وڵاتی تێکدەر لە هەرێم لێک دەدەن لە کاتێکدا ئێمە ئاسایشی ئێمە بە پلەی یەکەم زۆر باشە کا قادرکەواتە لێرەدا پرسیارەکە بە زیاتر ئەوەیە لە کاتێکدا لە دیدارێکدا کە سەرۆکی حکوومەت پێش دادگایکردنی سزادراوان باسی لەوە کرد کە پرسیاری لێکرا کەیسی سزادراوان بەکوێ گەیشتووە و لێرەدا وتی ئەوان بە تۆمەتی سیخوڕی دەستگیر کراون دوای چەند ڕۆژێک دادگایی کران هەمان بڕیاریان بەسەردا سەپێنرا پێ وایە پێشتر ئامادەکاریەک کرابێت کام بڕیارە بەسەرم کەسانەدا بسەپێنرێت لە بەرامبەرەوەی کامان سیخوڕیان کردووە یعنی ئێستا ئێمە کۆی دۆستیەکە کە سیرکردن لە 7 مانجی ڕابردوودا هیچ سیفەتێکی قانونی نەبووە ئەو پارێ ئەو تۆمەتانەی کە ئاراستەکردن هەر ڕۆژی تووشیەک دێ ڕۆژێک ڕوبەرووی پەکەکە کرا ڕۆژێک ڕوبەڕووی بە ئێمە دەکرێت و ڕێکخراوی عەبدەی شوبات لە سوید یعنی ناومان نووسرا لە کاتێکدا ئێمە ڕێکخراوەکی معتەبەرین لە سوید لە 2011 دەیان دیدار لەگەڵ ئەوە دەکەین
ڕۆژێک بە ئەمریکا و ئەڵمانیا یعنی ئەو بەرنمەیە دیارە بەرنمەیەکی داڕێژراوە هەر لە بدایەتەوە تۆڵەیەکی سیاسیە و ترساندنی خەڵکە یعنی خوار ئەوە نەبوو پێشووتریش کۆمەڵێک ئەندامی تریان لە هەولێر دەستگیر کرد پێشووتریش مامۆستا بەدەلوان و لە مانجی هەشتی پارک دەستگیر کران یعنی ئەوە پرۆسەیەکە لەو ڕۆژێک مەسرور بارزانانی هاتە سەر حکوم چەکچەشی لە دەستات دەیەوێت ئرخاب بکات دەنگە ناڕزایەتەکان کب بکاتەوە تەنانەت لە ئەڵمانیا هەوڵی تیرۆری مەکی ئامێدیاندایە تەنانەت ئێستا هێرشی ئەلکترۆنیشیان دەست پێ کردیوەکو حزبی بەعس و فاشت کە تەشویشیان دەخست سەر ئەوکان یعنی پرۆژەیەکی ترسناک و تۆقۆنەریە من دەمەوێت ئەوەتان پێ بڵێم یعنی ئەگەر سیر بکەیت هەموو دنیا دژە هەرچی وەزارەتی خارجی و بەڕادەیەک چەندین وەزیری خارجی ئەمریکا سوید هاتینە پشت ئەو مەوزوعی ئەوە دوێنە وەزارەی خارجی ئەڵمانیا بە ئیدانەی کرد بەنمونە یعنی ئەو هەموو ڕێکخراوە جیانیە هەموو دنیا دەرێ ئەوە دادگایکی عادل نییە تەنانەت یەکێتی تەنانەت نێچیروان بارزانانی کە لە یەک حزبدان کەس لەگەڵ نییە لە مەسرور بارزانانی و تاقمەکەی زیاتر کەچی ئەوان بە ناوی دادگاوە دەیانەوێ ئەو بڕیارە بسەپێنن بەس ئەوە گاڵتە پێکردنی دادگای وەک چۆن لە کەمەکەیسی کەماری سێد قادر 30 ساڵیان حکومدا وەک چۆن سەردەست عوسمان وەک چۆن چەندین تیرۆریکەی سیاسی بەڵێ یعنی ئەو درێژە پێدراوی وەکۆی نەوشتیروانیان کردە تیرۆریست وەکۆی کۆچن ڕەسووڵیان زۆر کەواتە کاقادر لێرەدا ئەوان باز لەوە ئەکرێت کە دەڵێن ئەوان کۆمەڵێک وێنە وەکو وێنەی بازگەکان وەکو وێنەی بەرەکانی جەنگ وەکو وێنەی کۆمەڵێک شوێنیان گرتۆ پیشانی کونسڵخانەی وڵاتانیان داوە ئەمانەیان کردووە بە بەڵگە لە دادگا بەسەریانەوە کەمانکاری سیخوڕیان کردو بۆ کونسوڵی وڵاتان ئێوە سەبارەت بەم بەڵگانە چی دەڵێن ئایان بەڵگانە لێ سادا ساغ بۆتەوە بەسەریانە لە دادگادا کە دادگا بگاتە ئەوەی ئەم بڕیاریان بەسەردا بسەپێنێت ئەوە یەکێک لەو مەهزەرە و گاڵتە جارێنکی خۆیان یعنی ئێستا کە ئەمریکا و ئەڵمانیا پێویستیان بە ڕسمێکی خۆپیشاندانێک تاوان ئەوە لە سوسیال میدیا بڵاو کراتەوە هەموو ئەوانە لە پەیج و ئەکاونتەکانی ئەو پێنج ژۆرنالیستە بە خۆیان بڵاویان کردیتەوە وێنەی خۆپیشاندانە وێنەی ئەوەیە یعنی لە سەردەمە کە درۆن هەیە کە ئەقمار سنائی هەیە کە ئەمریکا و بەریتانیا CIA و مەزەلەن KGB ئەوانە هەیە پێویستیان بە معلوماتی ئەو پێنج ژۆرنالیستەیە یعنی زۆر کۆمیدیا یعنی ئەو حکومەتە مشکلە ئەوەیە سەری لێ شێوایە نازانین چ درۆیە بکە لۆپینەکردنی وە ئەگەر نایەنی ئەوان باش دەزان CIA پێویستی بە شێروانی و گوهدار زێباری و ئەوانە نییە ئەمریکا بێوێ لە مەکتەب سیاسی و سەرۆک حزبەکان دەکڕیتن معلوماتی ناو مەکتەب سیاسی دەبێت پێویستی بەوەیە دوایە دیتیشمان ئەو بەڵگانەی بڵاویان کردەوە هەموو ئەو چالاکی خۆپیشاندانە نەبوو کە هێزی میلیشیایی پارتی سەرکوتی خەڵکی رادزێ دەکرد هەر ئەوە بوو دیدار لەگەڵ قونسول و سەفارەتەکە ئەگە بە هەندێبی لە هەشتاکانەوە مەسعود بارزانی خائینە لەگەڵ ئەو قونسول و ئەوانە دیدار دەکات یعنی خۆ دیدار ئەگە بێتە سەپارەدان نەک پارتی وێچێتی بە هەزاران ڕێکخراو لە ئەمریکیەکان کۆمەکی مادی وەردەگرێتن بە هەر حاڵ قسەی کۆتاییمان لە مەهزەلەیەکە وەکو هەموو مەهزەلەی گاڵتە جاریەکانی کە حکوومەتی هەرێم نازانین چ درۆیەک بکە و ئابڕووی کوردی بردیە و کێشەی کوردی لە ناوەندە جیانەکان خراپ پێ ڕسوا کرد یعنی کێشار ئازادی سیاسی نییە ئێستا ئەڵمانیا هەڕەشە دەکات دەرێگەوا بێتە دوێ پەیوەندیەکانمان گۆڕانکاری بەسەر دادێ من دڵنیام ئەمریکاش گۆڕانکاری بەسەر ئەوەی دادێتن بەڵێ زۆر باشە کەواتە لێرە داگەرەمان باسەکە لە کاری ڕۆژنامە نووسی بێ خۆیان لە هەمان کاتدا هەندێک کات کە هەماهەنگیەکەیە لە نێوان ڕۆژنامە نووسانی با بڵین واشنگتن بێ ئەمریکا بێت ئەڵمانیا بێت جاری وایە لە بەرامبەر بڕێک پارەداک لە بەرەوەی کە چاوپێکەوتنییان بۆ ڕێخن بەڵام ئەوان بۆ لە ئێستادا ڕۆژنامە نووسان بەکاری سیخوڕی لەگەڵ وڵاتاندا کە هاوپەیمانن تێوە ئەگلێنن پێ وایە بۆ ئەمە بەسە بەکاریان دێنن وەکو گوتبێک سەریان لێشەوە هەر ڕۆژێ درۆیەک دەکەن ڕۆژێک ئەڵێن سەر بەپەکەن ڕۆژێک ئەڵێن هەوڵی تەقینەوەی سەفارەتەکە خۆم و دیتمان ئەڵێ هەوڵی تەقینەوەی سەفارەتەکانیاندا ئێستاش دەڵێن سەر بە سیخوڕی ئەڵمانیا و ئەمریکان کە هەموومان دەزانین ئەوان ئەو ئەزمونە پاراستیە و دروستیش کردی ئەگە ناوانە هەموو ئەهلی کەرەز و شاخ بوونە یعنی لە ئەوەکانی تاران بوون ئەوە ئەمریکا و ئەڵمانیا بووان کە ئەمە لە بڕی ئەوەی سوپاسیان بکەین دەپای ئەو هەموو هەڵوێستە و 30 ساڵە ئێمە دەپارێزن ئەگەنا 4 داعشات هەمومان دیتمان هەولێر دهۆکچی بەسەر هات یعنی کێشەکە لەوەیە
ئەوان ڕقیان لە کۆمەڵێک سیمبولە، ئەوان بە دوو ڕەمزەکان دەگەڕێن، ئەوان بادینان لەو ماوەی جموجۆڵەشی زۆر گەورەی لێ ڕوویدا و ئەوانە بە ڕەمز دەزانن. ئەو دادگایانەی کوردستان کۆی ئەو دادگای ئینتیقامە تۆڵەیە لە هەر حزبێک لە هەر کەسایەتیەک، ئەو بە خۆتانە کۆیان ئاردی چەندجار مستەهدەف بوونە، چەندجار داخرانە، هەموو هەر دەنگ و ڕەنگێک لە هەر حزب و کەسایەتی و میدیایەک ئاکتیڤی کاریگەری هەبی تۆمەتی لۆ دروست دەکەن. لەو ئەوروپایی ئێمە ئەمر قەبزی بۆ ئێمە دەردەکات، بۆ ڕێکخراوی ئێمە دراوەتە ئەوە دادگای قادر. من لە ئێستادا دەمەوێت بزانم ڕەوشی دادگاکان لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینیت؟ ڕەوشی دادوەران تا چەند دادوەران لە بڕیارەکانیاندا سەرپشکن و دەستکراون خۆیانن کاتێکە بڕیار دەدەن؟ خۆی دادوەرەکان هەر بە گشتی هەموو بە تەسچێ حزبی دانراینە، حتا ئەو 5 دادوەرە ینی دوو یەکێتی سێ پارتی بۆ هیچ دادوەرەش سەربەخۆی تێدا نییە. بۆیە کە حزبێک زددا بەنمونە پارتی زددا بلێم لەگەڵدا یەکێتی زددا، ینی دادگا شتێک نییە. هەر لە 30 ساڵی ڕابردوو ئێوە سیرکەن ئەو هەموو تاڵانی و ئەو هەموو تیرۆرە سیاسیە و ئەو هەموو شتەوە یەک کەسمان نەدید ڕۆژێک وەکو ئەو 5 زیندانیا بدرێنە دادگا. تۆ 1 ساڵ کەتنە زیندان لە کاتێکدا دەیان و سەدان کۆمەڵکوژی ڕوویدایە، تیرۆری سیاسی ڕوویدایە، بە ملیارها خەڵکی کوردستان دزرایە، کەچی هەموو ئەو کەیسانەی کە ئاکتوێل بووە گەرم بووە لە میدیاکان، هەموو خەڵکی چالاکوان میدیا بەهێزەکان و کەسایەتەکان بوونە و دادگا بوویتە بەشێک لە ئامرازی سەرکوت لە بۆ خەڵک بۆ بەداخۆ ئەو 6 دادوەر وجدانی خۆیان فرۆشت لە بەرامبەر ئەو سوێندە دەستوریەی بە قورئانیان خوارد، بە کوردستانیان خوارد، هەموویان دەزان ئەو بەڵگانەی بڵاو بوویتەوە کە دیتمان بەهێزترینی ئەو دانپیانە ڤیدیۆکان بۆ بڵاو کراوە، هیچ تێدا نەبوو. خەڵکێ پێی دەڵێن ناوت چییە لە چێ شێوانە ناسیە، ئەوەی لەسەر بوویتە بەڵگەیەکی تیرۆریستی، یعنی زۆر مەحزەرەیە. ئەو ئەزمونیانی من نەمەوێ ئەگەر بوارم دەم بەزێک نمونە بڵێم، ئەو بەعز بە هەموو فاشێتی خۆت بەعز دیکتاتۆر بوو، دڵڕق بوو، بەڵام قانونی بوو، هەمومان دەزانین. یعنی یەکێک ئەگەر بەڵگەی سەداسەتی لەسەر تەسبیت نەبا بەری دەدا بە پێشمەرگەشەوە بە کەواتە بڕیاری دادگاکان تا چ ڕادەیەک یاساییە تا چ ڕادەیەک لەژێر هەیمەنەی سیاسیایە و ئەتوانن بڕیارەکە لە چ بارەیەکەوە ڕاگەیەنرێت زیاتر؟ دادگا هەر 30 ساڵی ڕابردوو گاڵتە جاریەک بووە، ئینتقامێک بووە لە هەردوو دەڤەردا، یعنی هیچ ناتوانین بڵێن هەر هیچ، بەڵام هەموو ئەو کەیسانە گوتم ئێبراز بووە، هیچ مەسئولێکی گەندەڵی تێدا نەبووە، بەڵام هەموو ئەو کەیسانەی دادگاکان وەکو ئامرازێک بەکار هاتیە لە بۆ سەرکوتی دەنگە ناڕەزایەتیەکان و میدیا بەهێزەکان و حزب و ئەو ڕێکخراوانە، یعنی دەوری هەبووە دوور بەدەرلەوە. ئێستا ئەو دادوەر و ئەو دادگایانە ئێستا زۆر خەتەرتر بووە، ینی ئێمە ئەگە سیر بکەین حکوومەت بە تەواوەتی بوویتە سیستەمێکی دیکتاتۆری، پەرلەمان بوویتە شوێنی گاڵتەجاری، پەرلەمانتار دەردەکرێت، پیکە لێ دەدرێت، یعنی پەرلەمانیش بوویتە دیوەخانێک عەشائیری، ئێستا هیچ سوقلی نەما. دادگاکان پێشان کۆی لەبوون، ئێستا هەندێکیان کۆی لەتر کرد، ینی کابینەی نۆ کابینەیەکە وێرانکەرە لە بۆ هەموو سیفاتەکی چاکسازی بە پێچەوانەوە زۆر خەتەرتر بوو لە دام و دەستگاکانی هەرێمی بە تەواوەتی ئیفلاس پێکرد، ڕسوا پێکرد، چوارچێوەی مەسئولانی ڕاوەستایە. سپاس بۆ قادر نادر چالاکی مەدەنی لە ئەستۆکۆڵمەوە لەگەڵمان بووی، سپاس بۆ ئامادە